خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ببین ئەم تۆرەمان باز لە کتێبێکەکەین بە ناوی ساڵنامەی ئالان کام کتێبە ساڵنامەیەکە تایبەتە بە مێژوو ئاین ئەدەب کەلتور هونەر مرۆیی هەموو بابەتەکانی زۆرینەی هەمەڕەنگە لە خۆی ئەگرێ و بزانین چۆن بتوانین بە شێوازی لە شێوازەکان لەم کتێبۆ زانیاری وەربگرین لەسەر ئەوەی کە چۆن پێگەی ئالان لە کوردستانی گەورەدا و چۆن توانین ئێمە لە ڕابردووی خۆمانە ئەوش بابەتانی کە پەیوەست بۆ بە کەلتوری ئێمە و بە دابوونەریتی ئێمە بە میلەتی ئێمە چۆن جارێکی تر بخێنەوە ڕووبوونەوەی داهاتوو اونجا ئەگەر ئەم بابەتانە کە هەر یەکێکە باسم کرد ئێمە بتوانین جارێکی تر خوێندنەوەی بۆ بکەین بە دوای زانیاریەکانە بگەڕین ئەتوانین کە بڵین کە ئێمە شوکو میلەتی کورد مێژوویەکی ئەتوانین زۆر باشمان هەبێ و بتوانین لە ڕێگەی کتێبەکانەوە زانیاریەکان زیاتر بەدەست بێنین من زۆر ناچمە ناوەڕۆکی کتێبەکەوە ئێمە باز لەواکەین کە چۆن بە شێوازی لە شێوازەکان کار لەسەر بابەتە مێژوویەکان بکەین ئاین بکەین و کۆمەڵی بابەتی تر کە پەیوەستە بە کوردەوە بۆیە میوانداری زۆر بەڕێز جەمال سعید سەرنووسەری ساڵنامەی ئالانمان کردووە کە بەڕێزیان لێرە ئامادەیە زۆر بەخێربی ماوەسەریان سپاس بۆ ئامادەبوون تۆ شارباژێڕیشی وابزانانی بەڵێ خزمیشی منی شارباژێڕیم زۆر جار هاتی بۆ کۆمەڵی بابەتی تر کە پەیوەست بووە بە ناوچەی شارباژێڕ و ناساندنی گوند و دیهاتەکان و شێوازی ژیانیان و کەلتوریان و ئێمە دەستخۆشیت لێەکەین کاگەڕی بە دوای ئەو وردەکاریانە باز لەم ساڵنامەی ئالانە بکەین ئەم ساڵنامەی ئالانە تایبەتمەندیەکەی من کۆمەڵی بابەتم وت چییە کە تۆ تێبی خێتە ڕووجارێکی تر زۆر سپاس بۆ جەنابتان دیارە ساڵنامەی ئالان خۆی مێژوویەکی دوور و دێژی هەیە مێژوویەکی پرشنگداری هەیە ناوچەیەکی گرنگە لە نیشتیمانی گەورەدا هەموو بەشەکانی کوردستان هەموو ناوچەکان کاریگەری تایبەتی خۆیان هەیە لە کوردستانی گەورەدا و ئالان ناوچەیەکی پرشنگدارە مێژوویەکی پرشنگداری هەیە لە کوردستانی گەورەدا ئالان تەمان پێگەیەکی تایبەتی خۆی هەیە سنوورەکەی لە چیای ئەزمەکەەوە دەست پێەکە بۆ چیای گومەوە لە چیای گومەوە بۆ سوورچێ و لە سوورچێەوە بەرەو چیای هۆمل و بێندروێ تا ئەگاتەوە ناوچەی سەردەشت و ناوچەی پشدەر ئەم ناوچەیە مێژوویەکی دوور و درێژی هەیە یارە ئالان بۆ ناوی ناوچە بۆ ناوی مرۆڤ بۆ ناوی هۆز ئەوانە بەکار هاتووە ناوچەکانیش ئالان و حاسڵ لە شارە زوور و ئالان لە خەلیفان لە هەولێر و لە قەڵازێ و هەموو ئەم ناوانەی ئالان بەڵام ناوچەی ئالانی تەمان پێشی 1639 یەک ئالان هەبووە کە ئالانی شارباژێڕ و ئالانی سەردەشت یەک ئالان بە بەڵام لە ساڵی 1639 ڕێکەوتنی زەهاوی لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفیویدا ئەم ناوچەیە دابەشکراوە بەسەر دوو بەشدا ئالانی شارباژێڕ و ئالانی سەردەشت کە چەمی کەڵوێ کراوە بە سنوورێکی دەستکرد و تاکو ئێستا بەردەوامە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئالان گەورە ئالانی پێشتر لە ساڵی پێش 1639 مێژوویەکی تایبەتمەندی خۆی هەبووە کە لە ڕووی کوردایەتیەوە لە ڕووی نیشتیمان پەروەریەوە ئەم ناوچەیە دیارە ناوی ئالان زۆر بەکار ئێستا بۆ نمونە ئالان دیلۆن هونەرمەندێکی فەڕەنسی ناوی ئالان بەڵێ دەیان و سەدان لە سەر ئاسی جیهان و ناوچەکە و مێژووی ئالان لە هەندێک لە یەکە چە ناوەکان بڵێ ناوەکان لێگەچن بڵێ ناوی ئالان گشتگیرە ینی بۆ ناوی کوڕ و کچ و ناوچە و هۆز و تەنان لەسەر ئاسی دنیاش بۆ نمونە ئالان دیلۆن هونەرمەندێکی فەڕەنسیە بەڵام ناوی ئالانە بۆیە بەڵام ئێمە ئەوەی کە گرنگ بوو بەلای ئێمەوە مێژووی ئالان لەگەڵ هاوڕەکانم بنووسینەوە مەسەلەیەکە ئەوەیە کە مێژووی ئالان ناوچەی ئالان وەکو ئێمە ناوەکانی تر وەکو ناوچەی ئالان کە مێژوویەکی گرنگ و پرشنگداری هەیە بۆ کوردستانی گەورە و هەم لەو ناوچەیەدا چەندین کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی ئاینی و ئەوانەی تیاوە کە توانیویانە تاکو ئێستا
و ئەو ناوچەیە ئەو خەڵکی کە لەوێ بوون بە جوتیار و ئاغا و شێخ و هەموو ئەو عەشایرانە پێکەوە توانیویانە بژین و پێکەوە توانیویانە خزمەتی نیشتمان و گەلەکەیان بکەن و تاکو ئێستا بەردەوامی هەیە لە پاراستنی کولتور و ئەدەب و هونەر و بەو شێوازە. هەلا ئەم ساڵنامەکەشە ئێوە تیشکان سۆتە سەر ژیانی چەنەها کەسایەتی بەڵێ بەڵامەوە ساڵانەیە خۆی کەمێکە بەدەیان و سەدان کەسایەتی هەیە چەندین شەهید هەیە ئەنی ئەو ناوچەیە بۆ شۆڕشەکانی کورد بە درێژایی مێژوو ئەوە تایبەتمەندێکی خۆی هەبووە بەردەوام خەڵکە شۆڕجێڕەکان شۆڕشەکان لێەوە سەریان هەڵداوە و لێەوە خزمەتی نیشتیمان و نەتەوەیان کردەوە. مامۆساکە بەڕێستەڵی ئالان ناوێکی گشتگیرە بۆ جیهانە بڵاو وەکو ئێمە وەکو جوگرافیای مێژووی کوردستانی ئەمە ئالان چ ڕۆژێکی هەبووە و ئایا لەو ڕابردووی کە ئێمە هەمانە لەو ساڵانی کە باسیەکەی لە هۆزەکانی ئێمە تا چەند ئالانەکان بەیەکۆ هەماهەنگیان هەبوو تێکەڵ بوون توانیویانە بڵێ توانیویانە سەردەمی شێخ مەحموودەوە و لە سەردەمی شۆڕشەکانەوە بەیەکەوە ئەو گوندانە بەیەکەوە هەماهەنگی یەک بوون بەیەکەوە شۆڕشیان کردەوە بەیەکەوە پێشمەرگایەتیان کردەوە بەیەکەوە شەهید بوون بەیەکەوە ڕاگواسراون هەموو ژیانیان بەیەکەوە بووە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمەوە تاکو ئێستا خەڵکی ئالان و ناوچەی ئالان هەموو گوندەکان دیارە ئالانی ئەوبەر ئالانی سەردەشت ئالانی گەورە پێشتر پێشی 1639 37 گوند بووە ئێستا 125 گوندە ئالانی شارباژێر ئالانی ئەمبەر 9 گوند بووە بەڵام ئێستا نزیکەی 25 گوندە ئەم گوندانە بەیەکەوە کاتی خۆی ئالان پاشا حکومڕانی کردون پێش 1639 پێشی دابەشکردن کە شوێنەواری هەیە ئێستا لە سنووری گوێزڵی ئالان بەردێکە شاخەکە پێڵێن ئالان پاشا و ئێستاش هەر گوندێکە ئاوادان کردوێتەوە بۆیە ئەمە ئەم مێژووە پێمان ئەڵێ کە ئالان و خەڵکی ئالانیەکان بۆتە سەنتەرێک بۆ نیشتیمانی گەورە بۆ کوردستانی گەورە کە پەیوەندی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی بەیەکەوە بەستۆتەوە کەواتە بە پێی دانیشتوان و ژمارەی گوندەکان ئالانی گەورە و ئالانی بچووک جیاکراوە تۆ مامۆستا بڵێ ئێستا ئەو کاتە لە دوای 1639 جیاکراوەتەوە ئەجنا پێشتر یەک ئالان هەبووە و کەسێکیش تەنانەت مێژوونووسی فەڕەنسی ژاک مۆراڵ باسی ئەوەکە کە کاتی خۆی کاتێک کە ئالان یەک ئالان بووە دکتۆرەکە بووە ناوی نامری بووە نامرێ کە لە ویلایەتی کوردستان خزمەتی کردووە لە سەردەمی بابلیەکاندا لەو کاتەدا ینی مێژوونووسانی دنیاش قسە لەسەرەوەکەن کە ناوچەی ئالان هەندێک نووسەر باس لەوە کردووە کە ئالان هۆزێک بووە ئەو هۆزە پێشتر زمانیان جیابەوە هەم هەڵس و کەوتیان و حکومڕانیان و دوای لە قەفقازەوە هاتوون بەڵام ئێمە گرنگەکە بەلای ئێمە ئەوەیە کە ناوچەی ئالانی گەورە ناوچەیەکە مێژوویەکی تایبەتمەندی هەیە بە درێژایی مێژوو یعنی ئەوەی کە بەیەکەوە و توانیویانە کولتور و ئەدەب و هونەری خۆیان و پێکەوە ژیانی خۆیان بپارێزن ئەوەی کە بەڕێزت باس ئەەکەی ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە مێژوو ئەگەر وەکو چەند با بڵێن خاڵێک بە کورتی لەسەر ئەم ڕۆڵ لە مێژووە جەنابەت باسی کەی ئەو ڕۆڵانەی بۆ نمونە لە ئەم خاکەیە پەروەردەکراون خزمەتیان کردووە بە نیشتمان لە بوارە جیاوازەکان ئەگە بەڕێزت ئەمیان زیاتر ڕوونکەیتەوە ئێمە بۆ نمونە چەندین کەسایەتی هەڵکەوتووە لەو ناوچەدا وەکو مامۆستا مەلا عەبدوڵای بێتووشی مامۆستا مەلا سەعیدی بێژوێی شەهید محەممەد مەلا عەلی بێژوێ کە کەسایەتێکی کۆمەڵایەتی و هەموو لە پێناوی تەنانەت لە پێناوی ئاشتی و ئازادیدا لە کارێزە شەهید بوو ئەمانە پێمان ئەڵێن کە ئەو ناوچەیەوە سەدان لە پێناوی نیشتیمانە شەهید بوون کە لەو ناوچەیە ناویان هەیە
یخوا هەر ئاوادان بە کوردستان بە ئالانیشەوە جا بە ڕێزت باست کردوتت بە خۆشحاڵی بۆ نمونە ژمارەی گوندەکان هەتاکو و هاتووە لە ناوچەکە زیای کردووە هەندێک لەوانەیە ژمارەی دانیشتوانتان لابێ تا چەند ئێوە لەخوا بەزیابێ بە حکمی ئەوەی کە هەوڵتانداوە لە دیوە جیاوازەکانەوە لەسەر ئەم ناوچەیە کار بکەن هەوڵتانداوە بێ دوواداچوون بکەن بۆەوەی کە ئەو داتانی لە بەردەستانان دەقیقتر بێت بەڵێ ئێمە پێشتر گۆباری شارباژێرمانە بوو 25 ژمارەمان لێ دەرکرد کۆی هەموو شارباژێر گوندەکان کە 370 گوندە و 2 قەزایە و 4 ناحەیە بەڵام ئالان بڵێن شارباژێر دابش بووە بەسەر بەشێکەوە ئالان و شینکایەتی و شارباژێری تەخت و سەخت و سیوەیل و ئەمانە بەڵام ئێمە هەر جارەی بەشێک یعنی مێژووی بەشێک ئالان کە ناوچەی خۆمانە ئەو دیهاتانەی کە ئەمبەر ئێستا ئێمە لە داهاتوو بەنیازین ئەنجومەنێکی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لە بینی هەردوو ئالاندا یەک ئالانە گەورەکە بڵێ کۆمەڵێ نووسەر و کۆمەڵێک خەڵکی کۆمەڵایەتی ئەمانە بۆی ئێمە بتوانین درێژە بەو مێژووە جوانە بین و زیاتر خزمەت بکەین و زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەیوەندی ڕۆشنبیرەکان زیاد بکەین و زیاتر هەوڵ بدەین چۆن بتوانین ئەو گوندانە ئاوادان بکرێنەوە چۆن بتوانین ئەوەی کە زۆر گرنگە بۆ هەردوو ئالان تاکو ئێستا ئەوەی کە ئێمە گلەیمان لە حکوومەت و لە دەسەڵاتدارانی هەرێم هەیە تا ئێستا مەرجێکی نێودەوڵەتیمانە لە نێوان ئەو دوو ئالانەدا ئەو دوو ئالانە پێویستە پێشتر حاجی حسێنی گروێسی پردی تەیەتی دروست کردووە لە نێوان لە تەیەت و ئاوکورتیە کە پەیوەندی شارباژێر و ئالانی ئەو بەری بەیەکەوە بەستۆتەوە بۆی ئێستا دەکرێت مەرجێکی نێودەوڵەتی دروست بکرێەوە هەم پەیوەندیەکان زیاتر و باشتر بکرێن بۆی بتوانن خزمەتی ئەو ناوچەیە بکەین زۆر باشە مامەسالەوەی کە ئەماڵین ساڵنامەیەەکە بەڵێ ئەم ساڵنامەیە بێگومان لە چەندین کەسایەتی تایە کە ئەمانیش خۆیان کۆمەڵێک بابەتی زۆر گرنگیان باس کردووە و چەندین وێنەی تایە لەوانەیە وێنەی گۆڕی تیاابێ ئەم گۆڕە لەوانەیە کەسی کە پێشتنی زانی بێ ئەمە گۆڕی چێ بەڵام ێستا جارێکی لە ڕێگەم ساڵنامەوی ناسێنیت کامەش بەشێکە لە مێژووی ئێمە کۆمەڵێ لەو شەیدانەی تیا جارێکی ترتووی ناسێنی کۆمەڵێک کەسایەتی تایە کە لەوانەیە ئەم کەسایەتیانە لە مێژووی کووردا کۆمەڵە ڕۆڵی بەرچاویان بینی بێ کە ساڵانە بینین هەمووی لە وێنەکانە لەم کتێبەیە هەیە تا چەند گرنگی بۆ چکە کۆمەڵی بابەتی زۆر گرنگی تایە کە باسیەوەکەین ئێمە ئەم ساڵنامێ باز لە مێژووەکە باز لە ئاینەکە باز لە کەلتورەکە کەسایەتی کە بێنە ناوە بۆ نمونە لە ڕووی زمانەوە ئێمە توانیمان لە ئانانەکانە چۆن زمان گرنگی پێدراوە چ زمانێکیان بەکارێنەوە بۆ نمونە شێوازی ژیانیان چۆن بووە و لە پەیوەندی لە نێوان گوندەکانە چۆن بووە لە بینی ئالانی گەورە و ئالانی بچووکە هەوڵێ بە دوواداچوون بکەن لە ڕێگەی کەسانی ترەوە کە بتوانن ئەوان زانیاریان لێ بێ بووی کە لەم ڕۆژنامەیە لەم ساڵنامەیە بڵاو بێتەوە بەڵێ ئێمە هەوڵی ئەوەمانە کە ئەو پەیوەندیانەی کە باسمان لێوە کرد پەیوەندیە کولتوری و ئەدەبی و هونەریەکان زیاتر بەرزێستە بکەن زیاتر گرنگی بە و پەیوەندیانە بن چونکەم پێشتر ئێستا ئەگەر سەیری زمانی دایەک زاراوەکان بکەین زاراوەکانی ئالانی ئەم خەڵکی ئالانی ئەم بەر و ئەو بەر زۆر لە یەکەچێت ئەنی مانای وایە ئەمە ئسپاتیەکە کە ئەم ئالانە یەک ئالان بووە بۆیە ئێمە پێویست بەهۆی شۆڕش و بەهۆی نائارامی ناوچەکە بە درێژایی مێژوو ئەو ناوچەیە نەتوانراوە ڕووپێوی لە بواری شوێنەوارەکان بکرێت ئەو شوێنەوارانە زۆر گرنگە کە پێمان بڵێ ئەم هەچەند لە هەندێک شوێن ڕووپێوی کراوە کە مێژوەکەی زۆر ئەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵ بەر لە ئێستا کە ئەو ناوچەیە ئاوەدان بووە خەڵکی تیاژیاوە ئینسانی مرۆڤی تیاژیاوە بۆیە ئێمە زیاتر هەوڵە دەین کە لەگەڵ نووسەران و مێژوو نووسانی ئالانی ئەو بەریش ئالانی سەردەشت کە پەیوەندی هەبێت و بتوانین زیاتر ئەو مێژوویە ڕوونکەینەوە چونکە من بۆ خۆم حەزم بە ناوچەگەرێتی نییە بەڵام هەموو ناوچەیەک لە کوردستانی گەورەدا هەموو ناوچەیەک تایبەتمەندێکی خۆی هەیە پێویستە مێژوەکانیان بنووسرێتەوە کۆی هەموو ئەو مێژوانە کۆ بکرێتەوە دەکرێت بە مێژووی کوردستانی گەورە کاتمە پێویستمە بە خەمخۆش زۆر لەم بوارەیە جا ئێستاگە بە ڕێزت پێمان بڵێ ئەوەی کە باست کرد باسی پیاوانی ئالانت کرد بێگومانم
پیاوانە هەر ئەبێ دایکێک لە داوێنی خۆیە ئاوا کەڵە پیاوی وای پەروەردەکرد بێت بەڵام هەر وەکو ئەوەی کە خۆشیان ژنان لە ئالان تا چەند دەوریان بۆ هەر لەسەر بەرگی کتێبەکە خاتونێکە کردو بە سێ ئالانی وا دیارش هۆنراوەنووس و شاعر بەڕێزە دەگەر لەسەر ژنانی ئالان زیاتر ئالانیش بڵێ هەر ئەو کاتەش لە کاتی کوردستانی کاتی ئالانی گەورەدا پێشی 1639 کە ئالان هەردوو ئالان بەیەکەوە بوون شوێنێکە بووە لە بەرامبەر ماشان پێڵێن گردی کچە جوان بەسم مافی ژنانە ئەو کاتە ژنان هەموو ساڵە چەند جارێک لەوێ ئاهەنگیان جێراوە ئەو لەو ئاهەنگا بۆ خۆیان لەگەڵ پیاواندا یا بە ئازادی ئەو ژنانە لەوێ تا ئێستا شوێنەکەی ماوەوە وێنەکەیشمان لایە کە لەوێ چەند جارێک لە ساڵەکە دوسێ جار لە نەورۆزە لە کاتەکانی ترە بەیەکەوە ئاهەنگیان جێراوە پێڵێن گردی کچە جوان ینی لاوانێکی زۆر جوانی تیاویە لەو کاتە لە دوای ئەوەش پێشی ئەوەش بەسێ ئالانی لە ساڵی 1970ەکان بووە ئەو کاتەی کە لە گرگاشیە بوو ئەو هینەی توش بووە ئافرەتێکی هەم جوان و هەم ڕەوش بەرز بووە ئەو بەنووسری نووسراوە بەڵام مامۆستا عەبدوڕەحمان کردوێتی بە هۆنراوە و ئێمە هۆنراوەکانیشمان داناوە یا کەسانی وەکو مامۆستا شەهید مەلا ئاوارە کە شاعیرێکی چەند گەورە و سەردەمیشە شەهید کراوە ئەو شیعرانەی چەند جوانە کە بۆ ئالان و گوند بە گوند و باسی توتن و باسی ژیانی ئەو ناوچەیەکات ئەمانە هەمووی دەرخەری ئەوەن کە ئەو ئالان کە زیاتر ئێمە گرنگی پێبین دەستەکانە خۆشمامۆسای سەرکەوتنی بۆ خوازنی وەلا بابەتە گرنگانەی کە پەیوەستە بە ناوچەکانی ئێمەوە بە مێژووی ئێمە بە کەلتوری ئێمە جەناب زۆر هەوڵی کە جارێکی تر زیندویان بکەیتەوەی تر بەپی ئەو زانیاریانەی کە دەست دەکەی لە کەسانی ترەوە بە یاخود کاری لەسەر بکەیت و ئەم کتێبەش چەندین کەسی تەیە کاریەکە و چەمکێکی بابەتێکی گرتووە کە بتوانێت زیاتر کاری لەسەرکە مێژووی ئێمە زیاتر بناسێنن دووبارە سپاس دەکەین زۆر سپاس بزەنە سپاس بۆ ئەمە